خێراتی کەناڵەکەتان دەکەم. ئێمە وەکو خەڵکی عازی ومەران بەڕاستی ناوچەکەمان جیاواز لە ناوچەکانی دیکەیە. ساڵانە بەفرەشی زۆر لە ناوچە عازی ومەران دەکەی بە حکمی ئەوەی کەش و هەوایەکەی ساردە و شوێنەکەشن زۆر بەرزە. بەڵام حکوومەتی هەرێمە تا ئێستا نزیکەی لەو ناوچە شاخەوەی 1 بەرمیل نەوتی بە ئێمە داواکە بڕاتە بێلەوانەیە بۆ ئێمە زیاتر لە 3 بەرمیل 4 بەرمیل نەوت بسووتێنین. ئەگەر هاتبە و کارەبای ئێرانیشن نەبا ئێمە هەروەزعەکەن زۆر خراپتر دەبوو کە ئێستا تێیداین و کە بەفری زۆریش لە ناوچە عازی ومەران دەکەوی بەڕاستی ڕێگە و بانەکانمان یعنی بڵێن شەختەشی زۆر دەکا. بەڵام ئەو شۆفەڵ و گلێدەرانەی کە ئیشی لێ دەکەن تۆزێک تاخیرن، ینی بە تاخیری ئیش لێ دەکەن یان خۆی پێدا دەکەن. داواکاری حکوومەت هەرچنە بێ تۆزێک شتەکان جددی بکایان، تۆزێک شتەکان بڕێک بە پتەوی یان بە جوانی بیکە. بەخێر بێن سەرچاوە. جۆمەران لە ناوەڕاستی پاییز و سەرەتاکانی پاییز جاری وایە زووتریش دێ دەست پێ دەکا هەتا نیهایەتی مانجی سێ. وڵی ژیان و گوزارانی خەڵکی لێرە لە چاو شوێنەکانی کە فەرقێک یەکجار زۆر هەیە، چکە سەرمایەکە یەکجار زۆرە لێرە. بەحکمی عاجۆمەران ساترین شوێنی سەرتاسەری عێراقە و ژیانی هاوڵاتیان فەرقی لەگەڵ شوێنەکانیکە. و لێرە ئەگەر بتێ سوتەمەنی سوتێنی سوتەمەنیەکە یەکجار زۆرت دەوێت، بەڵام لێرە کارەبای 24 ساعتی هەیە. کارەباکەمان لە ئێران هاتووە باشترە سوتەمەنی کەمتر دەسوتێنین، بەڵام ئەگەر هاتپا و کارەبایانە بە نەفتێکی یەکجار زۆر پێویستە بۆ ئەوەی کە خۆت پێکەن. ئێستاش زۆری پێویستە، هەر ماڵە و 6-7 بەرمیلی دەوێت، بەڵام تا ئێستا 1 بەرمیل درراوە. ئەوەش کەمە ڕاستی بۆ عاجۆمەران. ناکرێت عاجۆمەران لەگەڵ شوێنەکانی کە ئیساک بکرێت، لەگەڵ هەولێر و یان دەشتی هەولێر و خواروتر حیساب بکرێ. عاجۆمەران دەبێت نەفتێکی یەکجار زۆری بدرێتە ڕاستی حەقا ڕەچاوی ئەو سەرمایەیە بکرێت لەگەڵ شوێنەکانی تر. والله كشو هوا ودي بليس وند سرمايا اوندي بلاي اوند سرمايا داوا حكومة يرين دكاي نفتين لبو بنيري هم رقمو لسرما دارن هي لينا قرن داران بيني لينا قرن داي ترب برين نفتي شنيا كهرباء شاده وجيته ولا هيك كهرباء وجيته عالمك حمونا خولو لسرما بفر بارين لقى صالاني بيشين لقى البارو لقى البيرار فرقي هي اوصل
زۆر باریوە بەڵام بە شەماڵی باری بەفرەکە بە شەماڵی باری بە زریانی نەباریوە لەبەرەوەی دەشبێتە ئاو وردە وردە مثلەن بەفرەکە ئەتەڕە شەماڵیش لە خوارێ ڕابەفرەکە دێ لە بۆ ئێرە جاران بە زریان دەباری ساڵیەکە مەڵە کەم دەباری بەڵام ئامن ئەوەلە دێرە مەلێرا بۆلت بوومە بەفری پێشان ئەوەندی بێ ئەوەندە دەباری دەچی لە سەبانی ڕا بە قادرمان دەهاتیەوە خوارێ دەچووە ناوخانی ئەوەندە دەباری تێگەیشتی ئەوانەیە 5-6 متر دەباری ئەرێ بەخوا پێش لە 72 عامودی تەلەفۆنی بزر بوو لە نەفتێدا دا بەفرێدا بسم الله الرحمن الرحيم سرتا بخيراتني كنالي بيام دكين كناحية حاج عمراني وسر كدو كسر سنورة شوينة بازرگانية بحكمي وي شوينة استراتيجية وشوي خلشي تدا دكريت بلام لروي سرما وبفر وباران شوينة لسرتاي دست بيكرني مثلا زستان بفر دبارت تتا نهاية مانجي تشوار زابوه مثلا پێویستە حکومەت هاوکاری خەڵکی بکات لەو سنوورەوە طبعا لەبەر یەکەوە نەبێ لەبەر کارەبایەکەی نەبێ سنووری ناحیە حاج عومەران چۆڵ دەکرێت لەبەرەوەی حکومەت یەک بەرمیل نەوتی داوە تاکو ئێستا دانیشتوانەکەی سودمەند نەبووە لە قەزەی حتا بێزگە لەنەوت سودمەندیش نییە کەم هەیە سودمەندە لە مەسەلەی حدود بە پێویست مەسەلەن خەڵکەکە ئیشی بۆ ناڕوات بەفر و بارانیش کە دەربارەی بەفر و باران زستانان بەفر زۆر دەکەوی لێرە بەڵام ئەو ساڵ بە حکمی ئەوەی تۆزە زەوی گەرم بووە کە زەویش گەرم بووە بەفرەکە خۆی ناگرێ بەستەڵک نییە وەکو ساڵانی ڕابردوو ئەژی نابڵێن نەباریوە بەفرەکی باش باریوە بەڵام بە حکمی ئەوەی بەستەڵک نییە ڕووی کەشوهەوا بەرەو گەرمی دەڕوە حەرزەکە بەفرەکەی ڕناگرێ دەتوێنیتەوە تقریبا ئێستا حالیان لەوانەیە 40 بۆ 50 سانتیم باریوە ناوچە شاخاویەکانیش حکمی مەترونیوێک مەترێک و 6 سانتیم ئەوا دەبێت باریوە. وڵا بۆ گەشت و گوزار هاتوینەوە منتیقێکی خۆشە و گەشتیاریە و بۆ گەشتیاری هاتوینەوە دیارە بەفر لێرە زۆرتر باریەوە لە منتیقەکانی دی بەفر کەمتر باریوە لە ڕانێ ڕاهاتوینە بۆ ئێرە منتیقێکی خۆشە و لە خوای بە زیادی بێ منتیقێکی ئارامە و بەفر زۆر باریوە.
حاجی ئۆمەران بە یەکێک لە ناوچەهرە ساردەکانی هەرێمی کوردستاندا دەنرێتکەوە بەفری تیادا دەبارێت. لە ئێستادا لەم شەپۆڵا بەفربارینە نزیکەی نیو مەتر بەفر لەم ناوچەیە باریوە. ئەمە شوای کردووە پلەکانی گەرما زۆردا ببەزن. لە ڕۆژدا لە ئێستادا 7 پلا لە ژێر سفرەوەیە و لا شەوانیش دەگاتە نزیکەی 16 پلەی ژێر سفر. ئەمە شوای کردووە ژیان و گوزەرانی هاوڵاتیان لەم ناوچەیە جیاواز بە ناوچەکانی تری هەرێمی کوردستان زۆر سەختتر ببێت لە وەرزی زستاندا. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، حاجی ئۆمەران.